رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب. من ناوم جمال صديق محمد قادرة باو باپیر مانانەوە بۆەوە نزیکەی بۆ چارەکە سەدەیەکە بێ لە سەرکاریە زامیشەکەم بەبێ دابڕان سپاس بۆخوا دەمێکە خەریکی نانەوەین تیر و تایپۆ و کەس و کارمان وەکو شوارڕەبی چۆن ئەوە ڕەبووین داوکێ بەناو چەما ئێمە ئاوا ئەم نانەوەیە ڕەگی داکتەوە بەناو هەموو تیر و تایپەکەمان. ڕۆژانی ڕەمەزان هەروەکو ڕۆژانی کە ئیشەکەین زیاتر ئێحتیمامین بە ئێواران بە ئیشکردنی ئێواران نان ئامادەکەن بۆ ڕۆژوانە شوکار کەمێک دابەزیوە بەس هەرە بێ بڵێن باشە سپاس بۆخوا باشترێکە بەڵام ئەو ئیش و کارەی ئەوسا نەماوە زۆر یعنی بڵێ نانەوەخانە لۆدی لەسەر بێ و ئیزدیحامی لەسەر بێ شتیوان نییە ئینسان مووی فریاکەوێت. وەڵای ئاردی ناوخۆسا بەکارمێنێناوە کۆی کە بەناوبانگە بە ئاردی بەیەکە ئەوسا چاک بوو بەڵام ئێستا کوالیتی ئەو ئاردە زۆر دابەزیوە پێزی نییە ئەو گەرمەکە ئەوی هاڕن پۆڵکە و مرە کوژەوشی زۆر تیا خاوە بێت و ئاردەکە ئێستا بەس ئاردی تورکی و ئێرانی بەکارهێنی ئاردی تورکی و ئێرانی ژینە ئەو ئاردە ناوخۆیە ئەوە زۆر باش بوو ئەوسا زۆر بە پێز بوو بەهێز بوو بەڵام ئێستا بەکاری نایانی لەبەرەوەی کەڵکی نییە خومرە بێ بەکاربێنی لەبەرەوە هەویرە ئیسراحەتکە هەڵبێ سۆدەشی تێگەین ئیسا سۆدە قەدەغە کراوە بەڵام ئەگە سۆدەی تێنەکەی نانەکە ناکەن لە بەیانی سەعات 6 نان دەرەچێت تاکو سەعاتێکی نیوەڕۆ یەک ئیسراحەتەکەین تر لە 4 لە 3 و نیو لە 4 دوای بانگی عەسر ئیشەکەین هەتا بانگی مەغریب یعنی کدومانە بە دوو شەو بەدی ئیشەکە. ئیشەکەم زۆر بەلاوە خۆشەویستە ینی چونکە مەعیشەتی ماڵ و مناڵی لەسەرە و جایتر شارەزایمانتیایە و کۆمەڵە برادەر وشمان ناسیوە بەهۆی نانەواخانە و ئیتر ینی ئێستا من خەڵک ناڵێ جەمالی سیدیق یان حتا باوکیشم پیانە و سیدیقی نانەوە من پێم ئەڵێن جەمالی نانەوە یعنی نانەواکە بووە بە باوکو دایکمان. مناڵ نازانێت جاریوە خۆشی نازانێت چەند نانیوێ ئەبێ نانەکەی بۆ بژمێرین بۆی کەن علاگە و گێنە دەستی یان زۆر جاربی پەڕێنەوە لەبەرەوەی کە لێرەوە سیارەی زۆر هاتوو چۆکە بەسەری ئیانە خوارەوە بەس کێشە نابێت ئەوەش هەر کێشە نیە چونکە خەڵکی کۆڵانەکە مووی ناسراون کە ڕێگەکە ئێمە هەمویانە ناسی تانی ئۆڕۆم من خۆم بەدەستی خۆم 3000 نانم لێ ئێستا لە بەین تا ئەوارە بە دوو شەبت 2000 نانەکەن ینی زۆر ئیش دابەزیوە خەڵک ناوێرە پرۆژە بکە خەڵک ناوێرە خانووتێک بە ئەو شتانە بکەوانیە ئێتر ئیشەکانیش هەمووی ڕەبتە بە یەکەوە. رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب.